ئەهلی زیکر بین ئەم نیعمەتانەمان لێ بۆ زیاد دەبێ یا لێمانە شارێتەوە ئایا چۆن زیکرێ بکەین بەیانیانی ئێواران باشە هەندێک کاتی ئەمە واتی ئەگەین وەکو لەمحەیەک ئاماژەم پێ پێشتر کە ئیتر تەنها شتەکانمان بەدەم بێ بە لەوە بینە دەرەوە یەک تۆز لەو بابەتە بینە دەرەوە تەنها بەدەم بێ شتەکان بەدەمی شێکێکە لە هۆکارەکە وەکو چۆن دڵەکە و کردارەکە ژێکێکە لەوان هەمووی بەیەکەوە ئیشەکە تەواوەکە ئەبێ دەست زیکر بکە ئەبێ قاچی زیکر بکە ئەبێ دەمە زیکر بکە ئەبێ زەبزەبەکانی مێشکە چوادر وەلەکون تەفەڵن غەلیظ القلب یان تۆ هیچ نەوتووە هەر دڵت ڕق بواە کەسێ بە چوادەوە نەئەمە با یەک گوشەش نەڵی باشە اینجا عولەمایانی ئەمڕۆ پێمان دەڵێنکەوە هەموو ئینسانێکەوە بە چوادەوری خۆیان بە چەندین مەترە یان ئەگەر ئەو کەسێکی ڕۆچوو بێ یادگی زۆر بەهێز بوو بێ ئەتوانێت زیاد لە 80 زیاد لە 100 وەکو ئیمامی عومەر لە شاخێکەوە بۆ شاخێکی تر لە خوتبەیەکەوە بۆ ساریە هاوار بکە و دەنگەکەی بگات بەو جۆرە ئەم شتانە گەورە ئەبێ جا ئەو ڕەحمەتە لیلعالەمینی کە جەنابەت باست کرد وەکو باران بۆ هەمووی بۆ کافر و بۆ ئیماندار بۆ هەموو جێگەیەک بووە شوێن و مەکانێک نەبوو بووی وەکو باران ئێمە باسی ئەومان کرد باران بەڕێزم دەزانی کە یەک قەترە لە باران دەلالەتە لەسەر دەسەڵاتی خوا یعنی ئەگەر تۆ بتوێ قەترێ باران ببارێنی پێویستە زەوی هەمووی هی تۆ بێ و پێویستە ئاسمانیشە هەبێ ئەمە تەنها بۆ یە قەترە باران و پێویستە زەریاشە هەبێ و پێویستە بە هەواشەیە ئەبێت دەسەڵاتت هەبێ بەسەر هەموو ئەمانە ئەنج ئەتوانی دڵۆ پێ باران بارێنی